اوكي دەچینە سەر کۆتا بەشمان کە بەشی فۆتۆگرافیە یەکەم پاڵێوراو ئەمڕۆ لەگەڵمان بەشدارە سروشت عومەرە. سروشت تەمەنی 19 ساڵە و دانیشتووی شاری هەولێرە، قوتابیە لە بەشی زمانی ئینگلیزی لە کۆلێژی زمان. سروشت بە کامێرەی موبایلەکەی فۆتۆی کردووە. بەڵێ فۆتۆکەی سروش بە ناوی ئاشتی جەنگ لەگەڵمان بەشدارە کە بە موبایلەکەی خۆی دیمەنی ڕۆژێکی ساردی بارانەوی بەردەم کۆلێژەکەیەتی. ئەو فۆتۆیە. بەڵێ پاڵێوراوێ دوێ دوی بەشیدا هێ من عادلە لاوەکێ ژێوی 24 ساڵە ئاکینجیە باژێرکە سیروانە لە پارێزگا حەڵەبچەی شەهید دەرچووی کولیژە ئەندازیاریە ماوەی ساڵێکی پشکداریەت گەشتە شاخەوانی داد کرد لێ ئەف پشکداریاوی یا ڤاڵا نەبوو ڤایەت vê pişkdariya xwe dat geşta şaxaniyê da gelek cara hindek cih hene gelekê bi zehmetin ku mirov şêt bibînît yan bigehîtê ew îşiya bigehîtê û siruştê ciwanê Kurdistanê nîşa mebdet rêka wêneyên xwe bi vî wêneyî pişkdar e wênekê serenç rakêşe. دیار ئیبراهیم تەمەن 15 ساڵ گەنجترین پاڵێوراوی ئەم ساڵە. دیار دانیشتووی شاری هەولێرە و قوتابی پۆلی دەیەمی زانستیە، ماوەی 2 ساڵە لە بواری فۆتۆگرافی چالاکە. فۆتۆکەی دیار بە نێوی سوارچاکی نیشتیمان بەشدارە لەگەڵمان بەم فۆتۆیە. دیار بەم شێوەیە باس لا وێنەکەی دەکات، هەمیشە سوارچاکێکی دڵسۆز هەیە بۆ ئەوەی مژدەی هەڵاتنی خۆرمان پێ بدات. بەڵێ هەر سێ پاڵێوراوێن vî بەشی داوا لە بەڕێز ناگمای یۆشیکۆ دوادەر ناوکمە تاوت خوێن بێتەوە. بەڵێ قونسوڵی گشتی وڵاتی یابان دەکەین بۆ ئاشکراکردنی براوەی یەکەم لە بەشی فۆتۆگرافی. Good evening, everyone, and I'm very much honored to be here, to be invited, and present as a presenter. I'm so much excited to present the winner. And the first place winner for photography category is Diyar Ibrahim. وەرە ئێرە دیار وەرە دیار پیرۆزە زۆر سپاس مەمنون. بۆ وێنەت هەڵبژارد بۆ کێبەرکی خۆی ئەو وێنەیە لە گەشتێک گرتم کە نمایشەکی سوارچاکی لێ ئەنجامدرا. وێنەی زۆرم گرت بەڵام ئەو وێنەیەم هەڵبژارد لەبەرەوەی ئەو وێنەیە وەک پەیامێک لێبینم، پەیامێکی لە پشتەوەیە کە پەیامەکەی ئەوەیە کە هەمیشە سوارچاکێک هەیە کە لەو کاتێک کە نیشتیمان لە ئەنی هەرچەند ئەوەتر بێ، هەرچەند حاڵی خراپتر بیان مەسەن لە ئەوە دابی، هەمیشە سوارچاکێک هەیە کە دەستگیری لە مافی تاچی خەڵکەکەی دەکات. پیرۆزە دووبارە دەست خۆش گەلێک سپاس بوتە. دەست خۆش دەست خۆش دەست خۆش. هەردوو سەرکەفتیین بەشی فۆتۆگرافی. دووەم
خلات بو همن عادل پیرۆزە. سێم سرۆش تەمەر پیرۆزە لە هەر سێ پیرۆزە. سەرکەفتیان پیرۆزە لە هەر دەهیەکەمینە پیرۆزە لە هەر سی بەرهەمەندên پالێوراوên ئەڤروکە ولاو بوون دانشیان بوون سەرکەفتی بوون